الله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. خوشکو برایانی مسلمانی بەڕێز و خۆشەویست بە ورد و دشتەوە خۆشحاڵم کە لە ئاڵقەیەکی دیکەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بە دیدارتان شاد دەبەوە. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 26ە لەژێر ناونیشانی ئەدەبەکانی مامەڵە لەگەڵ حاڵەتی سەرەمەرگ و مردوواندا. ئەم بابەتە بابەتێکی وەکوم بابەتەکانی دیکە ئەم هەستیارە و هەستیارێکی تایبەتی هەم بابەتە و ئێمەش هەوڵ دەدەین بە کورتی و پوختی ئەو ئەدەب و ڕەوشتانەی کە پێویستە ڕەچاو بکرێن بۆ مامەڵە لەگەڵ حاڵەتی سەرەمەرگ، چ ئینسان خۆی بێ چ غەیری خۆی لە حاڵەتی سەرەمەرگدا ببینێ و کەسانێک کە لەسەر مردن یاخود دەمرن چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێ، لەو بارەو چەند ئەدەب و ڕەوشتێک باز دەکەین. جارێ یەکەمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا حضرتم الميت أو المريض إذا حضرتم المريض أو الميت فقولوا خيرا فإن الملائكة يؤمنون على ما تقولون. مسلم بجمار نصونو أبو داود بجمار 3115 هێناویانە. ئەگەر لای نەخۆشێک ئامادە بوون یان فەرمووی لای مردوویەک واتە لای کەسێک سەرەمەرگدایە قسەی باش بکەن، چونکە فریشتەکان ئامین دەکەن بۆ ئەوەی کە ئێوە دەیڵێن. واتە ئەگەر دوعا بکەن، ئەگەر داوایەک لە خوای پەروەردگار بکەن، فریشتەکانیش دەڵێن خوایە قبوڵی بکە، بۆیە قسەی باش بکەن و دوعای خێر بکەن. فەرمایشتێکی کە لەو بارەوە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السڵاتو وەسەلام لەقینوا مەوتاکم لا إله إلا الله. ئەمەش مسلم بەژمارە 916 هێناوێتی. واتە مردووەکانتان واتە ئەوانەی کە لە سەرەمەرگدان، ئەگەر نا ئینسان کە مرد تازە گوێ لە هیچ نییە یا بەکەڵکی نایە شتی فێرکەی، بەڵکم بەس دەوەی ئەوانەی کە لە سەرەمەرگدان بەرەو مەرگن لا إله إلا الله یان فێرکەن، وا بکەن کە وشەی لا إله إلا الله دووبارە بکەنەوە، بێجگە لەخوا هیچ پەرستراوێک نییە. بۆچی؟ چونکە پێغەمبەر عەلەیهی السڵاتو وەسەلام فەرمایشتێکی کە دەفەرمێ من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. ئەمە ئەبوو داود بەژمارە 3116 هەروەها حاکیمیش هێناوێتی وقال صحيح الإسناد. واتە هەر کەسێک دوا قسەی کە لە دنیا دەردەچێ بریتی بێ لە لا إله إلا الله دەچێتە بەهەشت. بۆیە وا باشە ئەوانی کە بە دەوری ئەو کەسەوەن کە لە گیانەڵادا ینی نیشانەکانی مەرگ و بردنی لێوە دەرکەوتوون بە شوێنەیی بە شێوازێکی جوان و میهرەبانانە داوای لێ بکەن کە لا إله إلا الله دووبارە بکاتەوە، بۆ ئەوەی وبەر ئەو موژدەی پێغەمبەر بکەوێ صلی الله عليه وسلم. کاتێک ئینسان مردووی لێ دەمرێ خۆشەویستێکی دەمرێ پێویستە چی بکە، ئەمیش ئەدەب و ڕەوشتێکی جوانی بۆ دانراوە وەکو لەم دەقەوە دیارە. عن أم سلمة رضي الله عنها قالت سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول ما من عبد تصيبه مصيبة فيقول إنا لله وإنا إليه راجعون اللهم أجرني في مصيبتي واخلف لي خيرا منها إلا آجره الله تعالى في مصيبته وأخلف له خيرا منها. قال فلما توفي أبو سلمة قلت كما أمرني رسول الله صلى الله عليه وسلم فأخلف لي خيرا منه رسول الله. مسلم بەژمار 918 هێناوێتی. ئوم سەلەمە کەیشێکە لە هاوسەرە بەڕێزەکانی پێغەمبەر عەلەیهی السڵاتو وەسەلام خوا لێی ڕازی بێ دەڵێ گوێم لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی السڵاتو وەسەلام دەیفەرموو هیچ بەندەیەکی خوا بەڵایەکی بەسەر نایە مردوویە عەزیزێ خۆشەویستێکی لێ بمرێ و بڵێ ئێمە هی خوین و بۆ لای خوا دەگەڕێینەوە، ئەی خوایە لەو بەڵایەمدا پاداشتم دەوە و باشترم پێ بدە. هەر کەسێک وا بڵێ خوا پاداشتی خوای بەرز پاداش دەتوێت لە بەرامبەر بەڵایەکەیدا و لەو نیعمەتەش کە لێ وەرگرتووە باشتری پێدەبەخشێ. ئوم سەلەمە دەڵێ کاتێک ئەبوو سەلەمەی هاوسەری وەفاتی کرد ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السڵاتو وەسەلام فەرمانی پێکردم وتم خوا سوبحانە وتەعالا چاکتر لە ئەبوو سەلەمەی پێبەخشیم کە بریتی بوو لە پێغەمبەری خوا عەلەیهی السڵاتو وەسەلام کە پێغەمبەری خوا داخوازی کرد و هاوسەرگیری لەگەڵدا کرد.
لەو بارەوە کە ئایا گەر ئینسان کەسێک ببینێ بمرێ بە تایبەت عزیز و خۆشەویستێکی بێ فرمێسکی بێ دڵی تەنگ بێت چۆنە ئەبێت چۆن مامەڵە بکە لەو بارەشۆ بام فرمودية سرنج بدين. عن أنس رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم دخل على ابنه إبراهيم وهو يجود بنفسه فجعلت عينا رسول الله صلى الله عليه وسلم تذريفان فقال له عبد الرحمن بن عوف وأنت يا رسول الله فقال يا ابن عوف إنها رحمة ثم أتبعها بأخرى فقال إن العين تدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضي ربنا وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون. بخاري بجمارة 1303 ومسلم بجمارة 2315 هنا بيانا. أنس خوالي رازي ودل پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لكاتك دا إبراهيم كري لجان الله دابو شو بولاي. پیغمبر عليه الصلاة والسلام شاوكاني فرميسيان بيدا هات. عبد الرحمن كري عوف بي قد أي پیغمبر إخوة توش وتتوش دقري قلتي أي كري عوف أو رحمته بزيية لدى مروف دا دوایی فرمێسکی دیکەشی هات یاخود هەندێکی کەش گریا و فەرمووی چاو فرمێسێک دەڕێژێ دڵ خەمبار دەبێ بەڵام هیچ شتێک ناڵێ مەگەر ئەوەی کە پەروەردگارمان لێ ڕازی بێ و ئەی ئیبراهیم ئێمە بەهۆی ماڵاوایی تۆ بەهۆی جیابوونەوەی تۆ دوورکەوتنەوەی تۆ کۆچی تۆ دڵتەنگ و خەمباری. ئەدەبێکی دیکەی مامەڵە لەگەڵ مردوودا ئەوەیە کە مسڵمانان پێویستە مردوو پشۆن دیارە بیشۆن و کفنی کەن و نوێژی لەسەر بکەن و بە خاچی بسپێرن. لەبارەی شۆرنەکەیەوە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام من غسل ميتا فكتم عليه غفر الله له 40 مرة. ئەمە الحاکم لە المستدرکدا هێناوێتی واتە هەر کەسێ مردوویەک بشوە و ئەگەر کەم و کوڕی و نوقسانێکی لێ بینی لە جەستەیدا پەنهانی بکە باسی نەکا خوا 40 کەڕەتان لێ دەبورێ لە 40 گوناحی دەبورێ. دیار ئەدەبێکی بەرزە کە کەسێک کە مردوو دەشوە نابێ باسی بکات دەبینێ و نوقسانێک لە جەستەیدا هەبووە و کەس پێی نەزانیوە نابێ باز بکرێ. ئەوە بەنسبەت شۆردنی بەنسبەت نوێژ لەسەرکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێت چونکە نوێژ وەکو چۆن شۆردنی فەرزی کیفایەیە هەر کەسێک کە دەمرێ پێویستە مسلمانان بیشۆن بە هەمان شێوە کفنکردنیشی و نوێژ لەسەرکردنیشی هەر فەرزی کیفایەیە. جا لەبارەی نوێژ لەسەرکردنی پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام من شهد الجنازة حتى يصلى عليها فله قراط ومن شهدها حتى تدفن فله قراطان قيل هما القراطان قال مثل الجبلين العظيمين. رواه البخاري بجمار 1325 ومسلم بجمار 945. پیغمبر دەفەرمی عليه الصلاة والسلام هەر کەسێ ئامادەی جەنازە بوو تەرمێک تاکو نوێژی لەسەر دەکرێ ئەوە بە ئەندازەی قیراتێک پاداشتی هەیە. بەڵام هەر کەسێک ئامادەی تەرمێک جەنازەیەک بوو تاکو بە خاک دەست پێدرێ بە ئەندازەی 2 قیرات پاداشتی هەیە. گوترا ئەو 2 قیراتە چین؟ فەرمووی وەکو 2 چیای مەزن وان بە ئەندازەی 2 چیای مەزن پاداشتی هەیە. هەر لەبارەی نوێژ لەسەر مردووکردنەوە پیغمبر عليه الصلاة والسلام دەفەرمێ ما من ميت فيصلي عليه أمة من المسلمين يبلغون 100 كلهم يشفعون له إلا شفعوا فيه. هیچ مردوویەک نییە کۆمەڵێک لە مسلمانان نوێژی لەسەر بکەن کە ژماریان بگاتە 100 هەمویان تکای بۆ بکەن بۆی بپاڕێنەوە بەدڵ مەگەر خوا دەیان کاتە تکاکاری واتە تکا و شەفاعەتی ئەوان بۆ ئەو مردووە قبوڵ دەکا. ئەمە مسلم بەژمار 147 ناوێتی. هەر لەبارەی فەرمودەیەکی کێشەیە کە پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ما من رجل مسلم يموت فيقوم على جنازته 40 رجلا لا يشركون بالله شيئا إلا شفعهم الله فيه. مسلم بەژمار 948 ناوێتی. هیچ پیاوێکی مسلمان نییە دیارە کۆڕەکە کۆڕی پیاوان بۆ زۆر زار دەڵێین ئەگەنە بۆ ئافرەتی شەروایە ئەو ڕۆژە کاتێک کە دەمرێ 40 پیاو نوێژی لەسەر بکەن کە هیچ کامیان هاوبەش بۆ خوادانەنێ خوا دەیان کاتە تکاکار و تکای ئەوان لەبارەی ئەو پیاوەوە قبوڵ دەکا. لەبارەی دوعاکردن بۆ مردوو لە کاتێک کە نوێژی لەسەر دەکرێن دوعای بۆ دەکرێت پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمی إذا صليتم على الميت فأخلصوا له الدعاء
ئەبوو داود بە ژمارە 3199 هێناوێتی. هەر کاتی نوێژتان لەسەر مردوو کرد یا مەبەست لە نوێژ بۆ پاڕانەوەیە، ئەوە بە دڵسۆزی لە دڵەوە لە ناخەوە بۆی بپاڕێنەوە. لەو بارەوە کە پێویستە مردوو زوو بە خاک بەسپێردرێ، ئەوەش ڕەوشتێکی و ئەدەبێکی دیکەی بەرزی مامەڵەیە لەگەڵ مردوودا. پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام أسرعوا بالجنازة فإن تكو صالحة فخير تقدمونها إليه وإن تكو سوى ذلك فشر تضعونه عن رقابكم. بخاري بجمار 1315 مسلم بجمار 924 هێناویانە. واتە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام خێرا بکەن لە بە خاک سپاردنی جەنازەدا. ئەگەر چاک بێ و جەنازەیە واتە خاوەن ئیمان و کردەوەی باش بێ، ئەوە ئێوە بەرەو چاکەیە دەیبەن، زوو بە خاکی دەستپێرن و بەرەو خێر و چاکە دەچێت. ئەگەر پێچەوانەی ئەوەش بێ واتە خراپ بێ، ئەوە شەڕ و خراپەیە کە زوو لەسەر ملی خۆتانی لا دەبن. ئەدە بۆ ڕەوشتێکی دیکەی مامەڵە لەگەڵ مردوودا ئەوەیە کە مردووە کە دەبرێت گەر قەرزدار بێ وا باشە نزیکەکان یا مسلمانان خۆبەخشانە قەرزەکەی بۆ بدەنەوە. چونکە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام نفس المؤمن معلقة بدينه حتى يقضى عنه رواه الترمذي وقال حسن ژمارە 1078. ڕوحی مسلمان پەیوەستە بە قەرزەکەیەوە هەتا قەرزەکەی لە جیاتی دەدرێتەوە. تا جاری وها بووە گەر پێغەمبەر عليه الصلاة والسلام کەسێک قەرزدار بوو بێ نوێژی لەسەر نەکردووە، تا دەڵە جارێک پرسی ئەو کەسە ئەو کە وەفاتی کردووە قەرزدارە، گوتیان بەڵێ فەرمی نوێژی لەسەر بکەن. یەکێک لە هاوڵان وتی ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قەرزەکەی لەسەر من بۆی دەدەمەوە. فەرمی بۆی دەدەیەوە؟ وتی بەڵێ. ئەوجا بۆ خۆی نوێژی لەسەر کرد. ئەڵبەتە ئەوە بۆ ئەوەی بووە کە تەئدیبیان کە مسلمانان فێر بکە کە هەوڵدەن قەرزدار نەبن، بە قەرزداری نەمرن، خۆیان نەخەنە بن قەرز و قۆڵەوە. فەرمایشتێکی کە لەو بارەوە ئەوەیە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ کە دیارە علي خوالي الرازي علي كر أبي طالب دجارته عن علي رضي الله عنه قال كنا في جنازة في بقيع الغرقد فأتانا رسول الله صلى الله عليه وسلم فقعد وقعدنا حوله ومعه مخصرة فنكس وجعل ينكت بمخصرته ثم قال ما منكم من أحد إلا وقد كتب مقعده من النار ومقعده من الجنة فقالوا يا رسول الله ألا نتكل على كتابنا فقال اعملوا فكل ميسر لما خلق له. بخاري بجمار 362 ومسلم بجمار 2647 هێناویانە. علی کوڕ ئەبی طالب خوای ڕازی بێ ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ ئێمە لە بە خاکسپاردنی جەنازەیەکدا بووین لە بەقیع والغەرقەد. بەقیع قەبرستانی بەقیع مەشهورە لە مەدینە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بۆ لامان دانیشت و ئێمەش لە دەوری دانیشتین. گۆچانێکی پێ بوو، گۆچانەکەی لە عەرزێەوە دەژەنی، خۆی پێدەخافڵان و سەریشی نەوی کردبوو. دوای فەرمووی هیچ کام لە ئێوە نییە مەگەر شوێنی لە ئاگری دۆزەخ و شوێنی لە بەهەشدا دیاری کراوە. ئێمە خەڵکەکەش گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا پشت بەو نووسینە نەبەستین مادام نووسرا بێ و تۆمار کرابێ لێگەڕێین لە کردەوە؟ فەرمووی نەخێر، کردەوە بکەن چونکە هەر کامێکتان ئەو کردەوەیە دەکا کە بۆی بۆ شوێنەی کە بۆی نووسراوە ئەو جۆرە کردەوەیە دەکات. واتە تۆ بە کردەوەکەی خۆت دەزانیت داخوا شوێت بۆ نووسراوە. گە کردەوەی باش بکەی دیارە بەهەشتت بۆ نووسراوە، کردەوەی خراپ بکەی دیارە دۆزەخت بۆ نووسراوە. کردەوەکەی خۆت ئاوێنەی سەرنجامەکەی خۆتە، ئاوێنەی قەدەری خوایە. کۆتا فەرموودە لەو بارەوە ئەو فەرمودەیە کە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. مسلم بجمار 1631 هێناوێتی. واتە مرۆڤ کە مرد کردەوە چاکەکانی دەبڕێن دەپچڕێن مەگەر لە سێ ڕێیانەوە. لە سێ ڕێیانەوە کردەوەی چاکی هەر بۆ دەچێن، پاداش هەر بۆ دەچێت. صدقة جارية خێرێکی بەردەوام، ڕێیەکی چاک کردووە، پردێکی دروست کردووە، مزگەوتێک، قوتابخانەیەک، نەخۆشخانەیەک، حتا ئەو شتە بمێنێ
خێری و پاداشی بۆ دەچێت ئەو عیلمی ينتفع به زانیاریی بڵاو کردو تۆ کتێبی نووسیوە قوتابی پێگەیاندون خەڵکی شارەزا کردووە تا ئەو زانیارە ببێنێتەوە ئەویش خێر و پاداشی بۆ دەچێت ئەو وەلەدین صالح يدعو له ڕێی سێمیان منداڵێکی ساڵح کە بۆی بپارڕێتەوە جا ئەو منداڵە کوڕ کچ بۆی بپارڕێتەوە یا هەر تەعاتێک ئەنجامدا ئەو باب و دایکە لە خێر و پاداشتی ئەو منداڵیاندا بەشدارن ئەلبەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو نمونە ئەو سێ هێناونەوە ئەگەرنا لە فەرمایشتی دیکەدا و بە عەقڵ و سەلیقەش دەزانرێت کە دەگونجێشتی دیکەش هەبێت کە ئینسان لە دوای مردن ببێتە هۆی ئەوە کە خێر و پاداشتی بەردەوام بۆ بچێت خوا بە لوتف و کەڕەمی خۆی ئێمە لەو کەسانە بجێڕێکە ئەو ئەدەب ڕەوشتانەی کە پێویستن بۆ مامەڵە لەگەڵ حاڵەتی سەرەمەرگ و بۆ مامەڵە لەگەڵ مردوواندا چ لە کاتی مردندا چ لە دوای مردنیان ئەو ئەدەب ڕەوشتانە ڕەچاوکەین وەخوا بە لوتف و کەڕەمی خۆی سەرنجام و عاقبەتی ئێمە خێرکە بەسەر بەرزی و ڕسووری بچینەوە خزمەت خوای پەروەردگار صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين